چەند وشەیەک لە درێژترین وشەکانی ئینگلیزی کە بریتین لەمانە: supercalifragilisticexpialidocious, hippopotamonstrosesquippedaliophobia, pseudo-hyperparathyroidism, floxnos-nihilopilification, anti-disestablishmentarianism, ornithocabulitudinitatibus, electroencephalographically, anti-transubstantiationalist, disproportionateness, incomprehensibilities. کەواتە ئێوەش دەتوانن بۆ 11 درێژترین وشەکانی ئینگلیزی بگەڕێن. ئەمانە وشەی زۆر ئالۆزن، لەوانەیە بۆ هەندێکتان تازە بێت، وایە؟ بەڕاستی ژیان منیش وەکو ئەو وشانە زۆر ئالۆزە. بەڕاستی کار ئالۆزەکانیش بۆ من وەکو لەبەرکردنی وشە و ژمارە درێژەکان بۆ من ئاسانە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕاوستان لەسەر پێ بۆ من بەڕاستی زۆر مەحاڵە و نابێت و چاوەڕوان نەکراوە، چونکە من وەکو منداڵێکی ئاسایی لەدایک نەبوومە. لەبەرەوەی من بە نەخۆشی ئێسکە نەرمە لەدایک بووم، چونکە نەخۆشیەکی کوشندە و دەگمەنە، وا دەکە کە ئێسکەکانی کەسەکە زۆر نەرم بن، تووشی داخوران دەبێت، بۆیە ئەتوان بە پیا و شوشەکە ناوم بەرن. کاتێ لەدایک بووم 35 شکان لە جەستەمدا هەبوو، بۆیە لەژێر چاودێریەکی چڕدا بووم. ئەمەش دەنگی ئامێرەکانی نەخۆشخانەیە کە منیان لە ژیاندا هێشتەوە. دکتۆرەکان وتیان تەنها 1-2 ڕۆژێک دەژێت، واتە دکتۆر خەزانەکەی منیان بێئومێد کرد بوو لەوەی کە من بتوانم بژیم، بەڵام لە سەوستی خوا و پاڵپشتی خانەوادەکەم من توانیم سەرکەوتوو بم بەسەر کۆست و تەگەرەکان، و من سپاسان دەکەم. بەڵام من تا ئەمڕۆ 130 شکانی ئێسکم هەبووە، تەنها لە 13 ساڵی ژیانمدا، و نازەم چەندی تر لە تەمەنمدا شکان ڕوودەدات، و من چەندین نەشتەرگەری پلاتینم بۆ ئەنجام درراوە تا ئێستا، و دەکرێت بە پیاوی ئاسن بانگم بکەن. پیاوی ئاسنین، وانە؟ هەر چۆنێک بێت چیتر باسی نەخۆشی ناکەم، بەڕاستی چونکە من بۆ ئەوە نەهاتم بۆ ئێرە. من ئێستا چی دەبێنم لەسەر ئەم داتەشویە؟ مەحاڵە؟ بەڵێ، زۆر باشە. ئێستا چی دەبینن؟ باز نایابە، من دەمەوێت بە تەواتی ئەمڕۆ لەگەڵتان باس بکەم کەوایە من چۆن وشەی مەحاڵم گۆڕی بۆ وشەی لەوانەیە لە ژیانمدا. ئەویش توانیم بە 4 قۆناغدا بیگۆڕم. قۆناغی یەکەم، ئەو شتە بدۆزەوە کە حەزت لێیە. سەرڕای ئەوەی کە من لە سەرەتای تەمەنمدا ئازارێکی زۆرم چەشت کە هاوشێوەی نەبوو، بەڵام خوای گەورە دەرگایەکی تری بۆ کردمەوە تەواوی ژیان میگۆڕی و توانیم بەسەریدا سەرکەوم. ئەویش مۆسیقایە. مۆسیقا کاریگەرێکی زۆری ئەرینی لەسەرم هەبوو، لە ڕووی فیزیکی و لە ڕووی ڕۆحیەوە. هەر کە توانم قسە بکەم دەستم بە گۆرانی وتن کرد، و دایک و باوکم ڕاست دەکردەوە لە کاتی گۆرانیدا. هەمیشە وام دەوت دایکە، باوکە، بە هەڵە گۆران دەڵێن. کە تەمانم گەیشت بە 6 ساڵ، خێزانەکەم منیان نارد بۆ خولی دەنگی هیندی. دوای ئەوە من دەستم کرد بە خولی ئەمریکی بۆ مۆسیقا تا یارمەتی دەرم بن بۆی ببم بە گۆرانی بێژ، وەکو گۆرانی بێژ دەرکەوم. بەڵام لە تەمەنی 10 ساڵیدا توانێ خۆم دۆزیەوە کە یەکەم گۆرانی خۆم نووسی کە بە ناوی هەرگیز مەیدۆڕێنە. لەو کاتەوە من 11 گۆرانی ترم نووسیوە. دووەم، هەرگیز خۆت لە دواوە مەهێڵەوە. ڕۆژێک من گوێبیستی ئەم گۆرانیە بووم کە لە لای من بەڕاستی زۆر ناوازە بوو، نانەفرێت، کە هی ئێمە. ئەم گۆرانێ کاریگەری لەسرم هەبوو کە من نەمتوانی خۆم کۆنتترۆل کەم و بڕیارمدا خۆم دووبارە بیڵێمەوە. چێ دەزانێت کە ئەو کوڕی ڕۆژێک لە نەخۆشخانە بوو دێت گۆرانی من دەڵێتەوە. بەڵام چاوەڕێکە هێشتا ماوە تاوە نەبووە. من وەک کەسێکی ئاسایی ئەم گۆرانیم نەوت. من بڕیارمدا بە شێوازێکی جیاواز ئەم گۆرانیە بڵێمەوە. بڕیارمدا کە ناوەکەی خۆی بەکار نەهێنم و بیگۆڕم. بیرم لە ناوێکی باش کردم بە پیورنیزم، بەواتای ئەوەی کە من دوو ناوم کۆ کردەوە، من پاکم لەسەر ڕیتمی مۆسیقا.
سپاس. کەمێک گۆڕانکاریم لە گۆرانەکەدا کرد کەمە شێوازێکی زۆر نوێیە کە ئەمە لەلایەن منەوە بەڕاستی شێوازێکی زۆر نوێ بوو لە گۆرانی بە ناوی ڕاگە ڕاپ، تێکەڵێکە لە مۆسیقای هیندی کۆن و ڕاپ کە ئەمە شتێکی زۆر ناوازە بوو وە هیپۆپیش. ئێوە بیر دەکەنەوە کە گۆرانیەکەم شێوا بێت یاخۆ تێکم دابێت، بەڵام بڕوا بکەن ئامانجەکەی ناوازە بوو وە زۆر کەس بەدڵیان بووە. بەختێکی زۆر باشم هەبوو کە ئینتەرنێت بڵاو بۆ لە سەرتاسەری دنیا، چەندین کەس توانی بیبینن و چەندین کەسی بەناوبانگ ڕای خۆیان دەربڕی لەسەر گۆرانیەکە و لەم ڕۆدا کەڤەرەکەی گەشتۆتە بە 55 ملیۆن بینەر کە ئەمەش جێگای دڵخۆشیە و لە تەواوی سۆشیال میدیاکان بەردەستە. زۆر سپاس. و چونکە من بڕیاری خۆم داوە لە خۆم لە دواوە نەهێڵمەوە و بڕیارمدا بڕۆمە دەرە و توانێ مۆسیقاکانم دەربخەم، توانیم ئەمانە و چەندین دەستکەوتیت کە بەدەست بێنم کە هەمویان جێگەی شانازی و سەرکەوتون بۆ من. بەڕاستی من تا ئێستا شانازی بۆ کارانەوە دەکەم کە کردومە. قۆناغی سێم، یارمەتی کەسانی تر بدە. من لە چەندین ڕێکخراودا گۆرانیم وتووە و ئەو شوێنانەی کە من گۆرانیم لێوتووە توانیمە تاکو ئێستا بڕی $9 ملیۆن کۆ بکەمەوە. زۆر سپاس. بەڵێەوە دۆلاری ئەمریکی بوو چونکە ئێمە لە هیندستانی. باشە، هیچ کێشە نییە. بەڵام گرنگترین شت لە ژیاندا ئەوەیە بتوانیت گۆڕانکاریەکی تەواو لە ژیاندا بکەیت و بەردەوام بیت. بۆ نمونە جارێکە خێزانێک پەیوەندیان پێوە کردم، پێیان وتم کە منداڵێکمان هەیە هەمان نەخۆشی منی هەبوو، خەریک بوو نەشتەرگەری بۆ بکەن کە من زۆر شڵەژا بووم. خێزانی ئەو پەیوەندیان کرد و ئێوەمە پەیوەندی ڤیدیۆیمان کرد، قسەمان لەگەڵیان کرد و سوودیشی هەبوو و خێزانەکەیان دوای ئەوە ئەو وێنەی پێکەنینیان بۆ ئێمە ناردوو بەبێ هیچ ترسێک بڕیاریدا کە نەشتەرگەری بۆ بکەن. ئێمە توانیمان زەردەخەنە بخەینە سەر لێوانیان. سپاس. و قۆناغی کۆتایی، خەونی گەورە ببینە. هیچ کام لەمانە ڕوویان نەدەدا ئەگەر من خەونی گەورەم نەبووایە لە ژیان. هێشتا خەونی گەورەم ماوە کە وەکو گۆرانی بێژێک لە پێش ملیۆنان کەس گۆرانی بڵێم. بەڵێ من دەمەوێت وا بکەم و گۆرانی بچڕم، ئەوە خەونەکەمە. من دەمەوێت شوێن پەنجەی خۆم یان با بڵێم چالاکیەکانم بچەقێنم لەسەر زەوی تا هەرگیز نچڕێنەوە و بەڕای من پێویستە هەمووتان خەونی گەورە ببینن. ئەی هەمووتان ئەوەتان ناوێت کە دنیا جێدەهێڵن لە دوای خۆتان لە یادی ئەوان بمێنن. من چەندین پلانم هەیە بۆ داهاتوو بە تایبەتی بۆ کار مۆسیقاکەم و من دەمەوێت کە لەم تەمەنی 13 ساڵی خۆمدا بڕوانامەیەکی بە کالیۆرۆس بەدەست بێنم بە شێوازی ئۆنلاین و بەردەوام بم لەو خولە مۆزیکێدا و چەندین ئەلبوم دەربکەم و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دڵی هەموو کەسێک داگیر بکەم و بتوانم ناوم لە سەرتاسەری جیهان بدرێوشێتەوە. ئەو کات هەست بە دڵخۆشیێکی زۆر دەکەم بەڕاستی. زۆر سپاس. سپاس. بەڵام هێشتا کۆتایی نەهاتووە، ببورن. ڕاوستن. بەڵێ لەکوێ بووین؟ بەڵێ دڵی هەموو کەسێ داگیر بکەم. من دەمەوێت ئەو تێم بگات بە هەموو کەسێک هەر شتێکت بەسەر بێت پێویستە هەرگیز واز لە خەونەکەت نەهێنیت. هەموو ئەمانەی سەر ئەم زەویە کێشەی بۆ دروست دەبێت چونکە من بە بەردەوامی شکانی ئێسک و ئازارم هەیە، پێوەی دەناڵێنم. بەڵام لەگەڵ ئەوەشدا بڕوام وایە ئەگەر من توانی بێتم محاڵ بگۆڕم بۆ ڕاستی کەواتە ئێوەش دەتوانن ئەم کارە بکەن وەکو من. هەر یەک لەو کەسانی کە لێرە دانیشتون دەتوانن ئەو کارە بکەن وە سەریش دەکەون. بڕواشم وایە کە تەنها کەمێک هەوڵدانی دەوێت، ئەو کات تۆ دەتوانی سەر بکەیت بە سەریدا چونکە ئێوەش هەر وەکو من پێتان دەکرێت وە سەرکەوتوو دەبن. پێشەوەی هەستن هێشتا تاوە نەبووینە تکایە زۆر پەلەتان نەبێت. لەبەرەوەی من دەمەوێت دیارێکتان پێشکەشکەم بەڕاستی و دڵخۆش دەبم. لە منەوە بۆ ئێوە ئەم کەڤەرەی من کە گۆرانی نا پێشکەشتانی دەکەم بە ستایلی پیرونیزم. دووبارە سپاسان دەکەم.
I'm not afraid to take a stand. Everybody, come take my hand. Walk this road together through the storm, whatever weather, cold or warm. Just let you know that you're not alone. Holla if you feel like you've been down the same road. Yeah, it's been a ride. I guess I had to go to that place to get to this one. Now some of you might still be in that place. If you're trying to get out, smile at me. I'll get you there, promise. You could try and read my letters off of this paper before I lay 'em, but you won't take the sting out these words before I say 'em. Cause ain't no way I'ma let you stop me from causing man. When I say I'm gonna do something, I do it. I don't give a glance what you think. I'm doing this for me. Forget the word, me the beans. This gas up, everything can stop me. I'ma be what I said I to be, without a doubt, undoubtedly. And all the who look down at me, I'm tearing down your balconies. No one's in the book, don't try to ask me why, how can it? Cause from infinite down to the last laptop, we still fretting whether he's on salary, paid hourly, until he buys out and he frees his powers out of him. Whatever comes first, for better or worse, he's married to the game, like a present for Christmas. But it's gift is a curse. Forget the earth, this guy's the earth, to pull himself in the dirt and curse the whole universe. I'm not afraid to take a stance. Everybody, come take my hand. We'll walk this road together through the storm, whatever weather, cold or warm. Just let you know that you're not alone. For all you hip-hop fans, if you know the lyrics, sing along. Ready? Cause I just can't keep living this way. So starting today, I'm breaking out of this cage. I'm standing up, I'ma face my demons. I'm standing up, I'ma hold my ground. If that ain't enough, I'm so fed up. Time to put my life back together right now. It was my decision to get clean. I did it for me. Admittedly, I probably did it subliminally for you, so I could go back up and new me. You helped see me through, and don't even realize what you did. Believe me, you. I've been through the ringer, but they get too little to the peace fingers. I think I got a tear in my eye. I feel like the king of my world. Haters can make like bees, but no stingers and drop dead. No more beef flingers, no more drama from the I want a province to focus solely on handling my responsibility to the brother. So I silently swear to always treat this group like my brother. Embrace it. You couldn't let the singer sing on it, cause the way I feel, I'm strong enough to go to the gym on the fitness club and go lift 100-pounder up. Cause I'm raising the bar. I shoot the moon, but you busy gazing at stars. I feel amazing.